از همه انسانهای با وجدان جهان میخواهم که در کنار ما بایستند و از دولتهای خود بخواهند که نه در حرف و کلام و شعار بلکه در عمل رژیم را به زیر فشار برده و هر گونه تعاملی با این رژیم را متوقف کنند. ئەم گوتانەی فەریدە موڕادخانی ئەڵلقەیەکی تازە بوو لە زنجیرە درامای ناکۆچیە توندەکانی نێوماڵی عەلی خامنەئی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران. ناکۆچیەکانی نێوماڵی خامنەی تازە نین، درامایەکی دوور و درێژە، ئەڵلقەی یەکەمی دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی شۆڕشی ئیسلامی لە ئێران. یەکەم زەنجی ناکۆچیەکان لەلایەن ئەم پیاوە ئاینیەوە لێدرا کە ئێستا لە ژیاندا نەماوە. عەلی موڕادخانی یاخود شێخ عەلی تارانی زاوای عەلی خامنەئی بوو، یەکێک بوو لە گوتاربێژانی ئاینی، هاوسۆز و پشتیوانی شۆڕشی ئیسلامی ئێران بوو لە ساڵی 1970دا. پشتیوانەکانی شێخ عەلی تارانی لە دەسەڵاتی کۆمەری ئیسلامی ئێران ساڵانێکی زۆر بڕی نەکرد، بەڵکو لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا و لە گەرمەی شەڕی نێوان عێراق و ئێراندا بە ئاشکرا نیگەرانەکانی خۆی نیشاندا و لەگەڵیشیدا وڵاتی جێهێشت. شێخ عەلی تارانی و بەدرەی هاوسەری کە دەکاتە خوشکی خامنەیی دەچنە عێراق و تاوەکو ساڵی 1995 لەوێ دەمێننەوە، بەڵام کاتێک دەگەڕێنەوە ئێران سزای 20 ساڵ زیندانیکردنی بەسەردا دەسەپێنرێ. ئەگەرچی عەلی تارانی لە ساڵی 2005 ئازاد دەکرێت، بەڵام تاوەکو کۆتایی ژیانی لەژێر چاودێریدا دەبێت. مانگونیمێک لەمەوبەریش ئەو کاتەی کۆچی دوایی کرد وەکو ڕووداوێکی ئاسایی بە بێدەنجی تێپەڕی. ناکۆچیەکانی عەلی تارانی لەبارەی شێوازی حکومڕانی و مامەڵەی دەسەڵاتداران بوو لەگەڵ خەڵکەکەیدا. لەم هەڵوێستانەیدا بەتەنها نەبوو، بەدرەی هاوسەری و کوڕ و کچەکانیشی لەگەڵی بوون. بەدرێ خامنەیی هەر لە سەرەتاوە ناکۆچیەکانی لەگەڵ عەلی خامنەیی برایدا نەشاردووەتەوە. ئێستاش کە دۆخی ئێران لەسەر ئاگرا، بەدرێ دەنگی زیاتری بەرز کردوێتەوە. ئەمە نامەیەکی کراوەی بەدرێ خامنەییە کە بە هەردوو زمانی فارسی و ئینگلیزی بڵاوی کردوێتەوە و بێبەریبوونی خۆی لە عەلی خامنەی و لە خیلافەتە تاکڕەوەکەشی ڕادەگەێنێ. بەدرێش لە هەڵوێستە توندەکانیدا بەرامبەر دەسەڵاتدارانی ئێران بەتەنها نییە، کوڕکچەکانیشی لەسەر هەمان ڕێچکە دەڕۆن. ئەوە تا محەممەد موڕادخانی کە یەکێکە لە کوڕەکانی نامەکەی لە تویتەر بڵاو کردوێتەوە و پشتگیری لە داشی دەکا. فەریدە موڕادخانی کچیشی کە ئەندازیاری شارستانی و چالاکێکی بواری مافەکانی مرۆڤە، دەمێکە دژی دەسەڵاتدارانی وڵاتەکەی وەستاوەتەوە و ئێستاش ئایکۆنێکی ناڕەزایەتەکانی چەند مانگی ڕابردووی ئێرانە. فەریدە لە زستانی ڕابردوودا ئەم هۆنراوەیە لە ئینستاگرامەکەی بڵاو دەکاتەوە کە جۆرێک لە ستایشە بۆ فەرەح پەهلەوی شاژنی پێشووی ئێران. لەو کاتەشەوە کە ژینە ئەمینی کچە کوردە تەمەن 22 ساڵەکە گیانی لەدەستداوە، فەریدە پشتگیری خۆپێشاندانی کردووە، تاوەکو لە کۆتاییدا بە زمانێکی تند گوتارێکی ڤیدۆیی بڵاو کردەوە و ڕەخنەی لە دەسەڵاتدارانی وڵاتەکەی گرت. داوای لە وڵاتانی جیهانیش کرد پەیوەندیەکانیان لەگەڵ ئەو دەوڵەتەدا ببچڕێنن کە لەلایەن خاڵیەوە بەڕێوە دەبرێ. گرتە ڤیدۆیەکەی فەریدەی بەرەو کونجی زیندان برد. فەریدە لە کاتی چوونیدا بۆ داواکاری گشتی دەستگیر دەکرێ و بە گوتەی پارێزەرەکەی لە دادگایەکی ئاینیدا سزای 3 ساڵ زیندانیکردنی بەسەردا دەسەپێنرێ. پێناچێ زنجیرە درامای ناکۆچیەکان کۆتایی بێ. ئەو زمانە توندەی بەدرێ خامنەی لە نامەکەیدا بەکاری هێناوە هی ئەو کاتەیە کە کچەکەی دەستگیر کراوە، بۆیە تاوەکو ئێستا نازانرێت هەڵوێستی چی دەبێت لە کاتێکدا 3 ساڵی دیکەش ناتوانێت فەریدەی کچی ببینێتەوە.